پاش تەواوبوونی پشووی هاوین لە وەرزی پاییزدا پەرلەمان دەکرێتەوە. دیپلۆماتی زۆر لە وڵاتانی جیهان بانکێشتی ڕێوڕەسمی کرانەوەی پەرلەمان دەکرێن. کەسایەتی بەرچاو، ئەندام پەرلەمانەکانی پێشوو، سەرۆکایەتی هێزە سیاسیەکان و گەلێک کەسی دیکە لە مەراسمەکەدا ئامادە دەبن. لەو ڕێوڕەسمەدا پاشا بە شێوەیەکی فەرمی دەستپێکردنەوەی پەرلەمان بۆ ئەو ساڵە ڕادەگەیەنێت. هەروەها لە هەمان ڕێوڕەسمدا سیاسەتی دەرەوەی سوید لەلایەن سەرۆک وەزیرەوە پێشکەش دەکرێت. Assad-regimen måste lämna över makten och bana väg för en fredlig övergång. Sverige ska göra sitt för att med humanitärt bistånd stödja en hårt prövad befolkning. Di yekam civîna perlemanê de serok perleman dihête hilbijartin. Berî ku gav bi gav hikûmet bihête damezrandin. لە سیستمی حکومڕانی سویددا جێگای سەرۆکی پەرلەمان پاش پاشای وڵات و پێش سەرۆک وەزیر دێت. سەرۆکی پەرلەمان بە هاوکاری لەگەڵ سەرۆکی گروپی پارتەکان و لەگەڵ بەڕێوەبەری پەرلەمان کاری پەرلەمان بەڕێوە دەبن. سەرۆکی پەرلەمان بەرپرسیاری سەرەکی پلاندانان و جێبەجێکردنی کاری پارلەمانە. یەک ji karên herî giringiyê serok perleman ew e ku serperiştiya danûstandinên veguhestina deshilatê dike û navê serokwezîrê nû pêşniyaz dike. پاش دەنگدان لەسەر پۆستی سەرۆک وەزیر، سەرۆکی پەرلەمان بە فەرمی سەردانی پاشا دەکات و ناوی سەرۆک وەزیری نوێی پێڕادەگەیەنێت. Behagar kammarens ledamöter åtskiljas? Svaret är ja. Serokê perlemanê civînên perlemanê birêve dibe û dibe rûyê perlemanê di qada navneteweyî de. Di lijneyên perlemanî de kar nake û beşdariyê di gotûbêjê de nake. Ew tenê weke dadwerekî li partiyên deshilatê û yên opozîsyonê gudarî dike. Ji bo ku xwe di ser nakokiyên siyasî re bigire, ew beşdarî dengdanê jî nabe. Kesekî din li cihê wî bi wî karî radibe. لە یەکەم دانیشتنی پەرلەماندا پاش هەڵبژاردن، پارلەمان سەرۆک و سێجێگرەکەی هەڵدەبژێرێ. هەر چوار پێکەوە دەبنە پرێسیدیۆمی پەرلەمان. جێگرەکانی سەرۆکی پەرلەمان بە پێی ڕێژەی پارتەکانی ناو پەرلەمان هەڵدەبژێردرێن. جێگرەکانی سەرۆکی پەرلەمانیش بەشداری لە وتوێژەکانی ناو پەرلەمان ناکەن، بەڵام ئەوانیش وەک ئەندامەکانی دیکەی پەرلەمان کاری خۆیان بەڕێوە دەبەن و دەنگیش دەدەن. Det kastat för vind sedan 20 långa år. Det är dött och begravet och glömt. Där du kära gestalter och synen minns. Där står tomheten nödig och kall. Och min eviga vaxholm är allt som finns kvar av det gamla i all städstad.
کاری سرکه جبو آفراندنا قانونان د لجنین پرلمانی ده دبه. پرلمان سویده 15 لجنین پرلمانی هنه و پشتی دربازبونا سویده ناو یکیتیا اوروپا کمیسیونا یکیتیا اوروپا هات دامزراندن. هر لجنه كده حفظه اندام هنه و يدك جي هنه اندام برلمان دكاره اندام لجنه كي به و دهنك لجنه دنده جي يدك به سروكي جروبا بارتيه كي د لجنه برلماني ده نكاره به سروكي لجنه گەورەی هەر پارتیەکی پەرلەمان ئەوە دیاری دەکات کە ڕێژەی ئەندامەکانیان لە ناو لیژنەی پەرلەمانی چەند دەبێت. جاران 15 بوو لێیانە پشتی بوون 8 پارتی بووی 17 کەس هەندێ هەر لیژنەیەکێدا شبەر حکوومەتا سوێد ئیرۆرۆ نەد ئەکسەریە تێدەیە 173 دەنگێمە 340 هەیە 176 ئۆپۆزیسیۆنە لێ ئۆپۆزیسیۆن خۆ دو بەشە بەشێک شوان بژن ئۆپۆزیسیۆنا سۆر و سەوز دەنگی 156 ئەو بەشێ ڕەگەزپەرست و دژی بێگانانە ئەو 20 دەنگێوانە حکوومەت استیفادەی شوێ دەکە یعنی پێشنیاری خۆتینە پێش بێ دانوستاندنێ ڤان پارتیار بکە زانم پێ ئەو کەسێن مەسەلەن لەگەل vê siyaseta dijî bêgana û wana li gel vê hizbê nake yani tu karî wilo bêjî em 173 opozisyona li ser 156 tim dengê me bi ser dikeve. Lê ji ber ne ekseriyetin nabin neh dengê me ji eslê hevda be. Heşt dengê hikûmetê ne, heşt dengê opozisyona kesk û sore, yek jî ji ew partiyahanê. ئەگەر سەرۆکی لیژنەیەک لە پارتە دەسەڵاتدارەکان بێت دەبێت جێگری سەرۆک لە ئۆپۆزیسیۆن بێت. جاری وایەکە دەنگی سەرۆکی لیژنەی پەرلەمانی لە دەنگی ئەندامەکانی لیژنە قورسایی زیاترە. لە کاتێکدا کە ئەنجامی دەنگدان لە ناو لیژنەی پەرلەمانیدا 50 بە 50 بێت دەنگی سەرۆکی لیژنەی پەرلەمانی لە هەر لایەک بێت ئەو لایەنە قورسایی زۆرتر دەبێت و بڕیارەکەی پەسەند دەکرێت. هەر لیژنەیەکە پەرلەمانی بارەگەها wê heye ango kanslî ku ji 5 ta 10 karmendên şareza pêk tê. Karê baregeya ew e ku alîkariya endam perleman bike ji bo nivîsandina pêşniyazan bi zimanekî guncaw. Ew beşdarî civînên lijneyan dibin û rawêjkariyê dikin. Ev karmend bê layenin û erkê wan ew e ku alîkariya parlamenterên hemû partiyan bikin. کاتێک کە حکوومەت پێشنیاری یاسایەک دەکات دەستەیەک لێکۆڵێنەری تایبەت بە حکوومەت هەیە کە بارودۆخەکە بۆ ئەو پرسە ئامادە دەکەن. بەڵام بۆ پاراستنی سربەخۆیی و بێلایەنی جاروایەکە پێویستە هەندێک لێکۆڵێنەری دەرەوەی حکوومەت بەو کارە هەستن. gelek cara wexta pêşniyar tê qebûl kirin û hikûmet dixwaze qanûnekê bîne pêş wê ya helbet lêkolîner henin ew daxwaza wan yan jî ermancê wan ew ê gilalî qanûnî tu şaştî nebe. Qanûna bingehî Swêd helbet. Helbet ew li ber çava jî digirin gor qanûna Yekîtiya Ewropa jî ginek vêdekê pêşniyarek bê qebûl kirin û qanûnek bê qebûl kirin dawî neyê qebûl yan li dijî ew pêşniyara bin. Ji ber vê yekê jî gelek cara hikûmet berî biryarê bide yani berî pêşniyara qanûnê bîne pêş hemû tişt amade kiriye. Car naşê dişînin derve jî xeyrî dezgehê xwe. Pirê cara dişînin ew dezgehê Swêd girêdana wan bû qanûnî heye. Lê carna jî dişînin Lagrodê dibêje. Ew beşê dadger û ewanayê girêdana wan qanûna bingehî heye. Carê wayê jî misalan dişînin mehkema eger girêdana wê bi cîngehê hebe dişînin mehkema cîngehê gelo eva çi tesîra wê heye. Yani bi giştî her opozisyon û her jî hikûmet mafê wan heye lêkolîniyê xwe bikin غيري أو لو كيلو كشتي. أول شيء قال لك مهمش بو هاجر حكومات
يعني مهم بونا دزجه سرخبونا دزجه قال لك مهمه شبر اوبوزيسيون كان بيوندي بدزجه بك او تشتي بخوازه برسفا برسيخوا بستينه او دزجه حكومتي نكار بنا امنادن اوبوزيسيوني شبو كارب الدجي حكومتي بسكني يعني ارغومنتي خلدش حكومتي بين جیوینên lijneyan rojên sêşem û pênşeman in. Pêwîst e endam perleman hemû belgehên ku dê bêne gotûbêjkirin bixwîne û bi hevalên partiya xwe re bişêwire ka çi biryarê bigirin. لا دەستپێکی کۆبوونەوەی لیژنەیەکدا ئەندامێکی بارەگای لیژنە پێشنیار دەخوێنێتەوە و پاشان وت و وێژ لەسەر ئەو پێشنیارە دەست پێ دەکات. هەندێک پێشنیار هەن کە پێویست دەکات چەندین جار کۆبوونەوەی لەسەر پێک بهێنرێت تا لەسەری ڕێک بکەون. ئەگەر زۆرینە لەگەڵ پێشنیارێکدا بێت کەمینە داوای چارەیەکی پێکەوە سازان یان کۆمپرۆمیس دەکات. یان کەمینە پێشنیارێکی دیکە پێشکەش دەکات یاخۆت تێبینی خۆی لە پرۆتۆکۆلدا تۆمار دەکات. پشتی دەنگدانێ ئەو پێشنیازە ئامادە لەگەڵ پێشنیازە کێمانیە دچە بەردەستێ پەرلەمانێ ji بۆ گوتوبێژکردنا ئاشکرە و دەنگدانێ. لە کاتێکدا کە هەندێک ئەندام پەرلەمان لە کۆبوونەوەیەکدا ئامادە نەبن ئایا تەرازووی دەنگدان تێک ناچێ؟ هەندێ سوێد ئۆپۆزیسیۆن و حکوومەتی هەفتوو کریە دەستپێکێدا یعنی وا لێ نەیەش بەرگێ 10 کەس نەخۆشنش ئالی حکوومەتێدا ئیتر ئۆپۆزیسیۆن دەنگێوان پرتر ببن و قانون نابستینن و ئەوە بەروێ ئەو هەفهاتنە هانێ بووی شێوەیە بوویە ئۆپۆزیسیۆنێ چەند حەب نەخۆش بکەبن حاضر نەبن نکاربن بەشداری دەنگدانا ببن هەم بەروێش حکوومەتێکی ڕاجندوان دەنگە ئەو ژگرێدا ناوان بە پارتیاڤ هەیە یعنی مثلا پارتیک بلکی سێ کەسێوێ سەفەری دەربەکردن باش مثلا سیاسەتە کۆمیتە سیاسەتە دەربەدەن گەلێک جارە ئەم بەشداری دەنگدانا نابنش بەر ئەم دەرکەتنە دەربێ وڵات بەلکیش حکوومەتێ بن بەرکیش ئۆپۆزیسیۆنێ بن بەروێژی مەرۆ ئاگاداری گروپ لێدەری خۆتکە سەرۆکێ کوتلاخوا دەبێژی مثلان فلان ڕۆژێ دەنگدانە ئەس نەحازر ئەو گشتی کۆم دەکەن حکوومەت ئیخۆ کۆم دەکە ئۆپۆزیسیۆن ئیخۆ کۆم دەکە تێن ڕوودنێن بەری وێ ڕۆژەکێ دەبێژی مثلان 15 حکوومەتێ دەربانن 13 ئۆپۆزیسیۆنێل دەربانن وەچە ئۆپۆزیسیۆن مەجبور دوو کەسێ خوا نەهێ لە بەشدار ببن دەنگدانا نابە حازر ببن دەنگدانا دوێ 15 دەرپاستە یا مثلەن 5 کەسێ ئۆپۆزیسیۆنێ دەربەیە ی حکوومەتە بەلکی کەسێک لە دەربەتون نەبە حکوومەت وێ چاغێ مەجبورە 5 کەسێ خۆ دەرخینە هەمبەر ئێوە ئۆپۆزیسیۆنێ گێ سیاسەتەکە ڕاستیانی بێ پێش بۆ تەرەزۆی ئارێجەیە تێک نەچێ یەک لێ ئاهەری مهمژی ئەوەی گێ بەردەوام بوون سیاسەتێدا یعنی گروپەکش بەر نەخۆشیە یانش بەر سەبەبێکی دیتری بحەق نەیە سیاسەتە خۆ فەرز نەکەی و داوای جا حکوومەت مەجبور بێ پشتی ماکێ جارێکی دیتر دەنگدانێ بکو ئەوانی بێتر ش بۆ ئاسانیا کار هەندێ پەرلەماندا ئەندامی لیژنەکان سەردانی دەنگدەرەکانیان دەکەن سەردانی ئەو دام و دەستگایانە دەکەن کە پەیوەندیان بەکاری ئەو لیژنەوە هەیە پێشوازی لە گروپە پەیوەندیدارەکان دەکەن و گوێ بۆ بۆچوونەکانیان ڕادەگرن هەروەها بۆ وەرگرتنی زانیاری و ئەزمون سەردانی گەلێک لە وڵاتانی جیهانی دەکەن ji bo ku endamên lijneya bikaribin bi azadî pirsên hestiyar gotûbêj bikin û pêkhatinan bikin civînên lijneyan bo hemwelatiyan û ragihandinê nevekirîne. Di sîstema hukmraniya Swêdê de cihê serokê perlemanê piştî cihê paşatê û berî cihê serokwezîr dêt. Di merasîma vekirina perlemanê de jî serokwezîr derdikeve û deklarasyona siyaseta derva ya Swêdê dixwîne. Karê Perlemana Swêdê yê sereke di lijneyên perlemanî de cêbicê dibe û prensîpê sereke ji karê lijneyên perlemanî re jî ew e pêkhatina di navbera hêzên siyasî de.